وەچەرخان لە ڕۆژئاوای کوردستان و ستراتیژیەتی ڕێگای داود و دوو بڕیارەکەی پەکەکە چۆن تورکیایان ناچار بە کشانەوە کرد. لە پێشهاتێکی مێژووی و چاوەڕوان نەکراودا کە دەکرێت وەکو خاڵی وەچەرخاندا ململانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەیر بکرێت، هێزەکانی تورکیا لە شاری سەرەکانی و ژمارەیەک ناوچەی دیکەی ڕۆژئاوای کوردستان کشانەوە. ئەمە یەکەم جارە لە مێژووی نوێی تورکیادا دەستبەرداری ناوچەیەکی کوردی بێت کە پێشتر هێرشی کرد بێتە سەری و داگیری کرد بێت. ئەم کشانەوەیە لە پڕ و بێهۆکار نەبوو، بەڵکو دەرئەنجامی تێکەڵەیەک بوو لە خۆڕاگری بێوێنەی کوردانی ڕۆژئاوا لە سەرزەوی و شەپۆڵی تووڕەیی و خۆپیشاندانی جیهانی کوردان و گۆڕانکاری خێرا و سەرسوڕهێنەر لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا لەگەڵ هاتنە ناوەوەی ئیسرائیل بۆ ناو هاوکێشەکە. پرسیارەوەیە هۆکارە شاراوەکانی ئەم وەچەرخانە سیاسی گەورەیە چی بوون؟ بێگومان چەند هۆکارگەلێک هەن کە بوونەتە هۆکاری ئەم وەچەرخانە کە دەکرێت لەم چەند خاڵەی خوارەوەدا چڕ بکرێتەوە. یەکەم، بەرخودانی بێوێنەی گەلی ڕۆژئاوا و هێزەکانی سووریای دیموکرات وەکو قەڵغانێکی پۆڵاین بۆ پاراستنی خاکی کوردستان و پێش هەر هەنگاوێکی دیبلۆماسی هاوکێشە سەربازیەکانی گۆڕی و ئەم خۆڕاگرێ سەرەڕای بەکارهێنانی چەکی قورس و فڕۆکە لە سوپای تورکیا و هاوپەیمانەکانی نەبووە هۆی ئەوەی خەڵکی ناوچەکە چۆک دابدەن و بەڵکو شەڕڤانان بە قارەمانیەتی خۆیان لە بەرامبەر سوپای ئەبوو محەممەد جۆلانی و خەنجەری ژەهراوی خیانەت و هەڵگەڕانەوەی بەشێک لە هێزە عەرەبەکانی ناو سوپای سووریای دیموکرات سەلماندیان کە ئیرادەی کورد ناشکێت. ئەم خۆڕاگیریە ڕێگەی نەدا ئەنقەرە بە خێرایی ئەنجامەکانی بپێکێت و دەرفەتێکی زێڕینی ڕەخسان بۆ ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی لەو خەوە ڕاپەڕێ و ئاوڕی جددی لە دۆخەکە بداتەوە. دووەم، ڕاپەڕینی شەقام لە کوردستانەوە تا ئەمریکا و ئەوروپا. ئەوەی پاڵپشتی بەرخودانەکەی ڕۆژئاوای کرد ئەو شەپۆڵە گەورەیەی ناڕەزایەتیەکان بوو کە تەواوی جیهانی گرتەوە کوردان لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە باشوور و باکوور هاتنە سەر شەقام. لە هەمان کاتدا ڕەوەندی کوردی لە ئەوروپا و ئەمریکا ڕۆڵێکی مێژوویان گێڕا. پایتەختەکانی جیهان بە تایبەت واشنگتۆن، بڕۆکسل، لەندەن لە گۆڕەپانی خۆپیشاندانی ملیۆنی. ئەم فشارەی شەقام میدیا جیهانیەکانی خستە جوولە و ڕایگشتی ڕۆژئاوا لە دژی سیاسەتەکانی تورکیا هاندا. سێەم، کارەساتە مرۆییەکە و هەڕەشەی سەرهەڵدانەوەی داعش. لە سەرەتادا ئیدارەی دۆناڵد ترامپ و نوێنەرە تایبەتیەکەی تۆم بارەک چاوپۆشیان لەو هێرشانە کرد کە لەلایەن کوردەوە وەکو خیانەتێکی مێژوویی ناسێنراوە، کەوایە ئەو چاوپۆشیە بۆ هۆی ئاوارەبوونی هەزاران کورد. بەڵام هاوکات مەترسیەکی گەورەی خستە ڕوو، ئەویش بۆشایی ئەمنی و مەترسی هەڵاتنی هەزاران چەکداری زیندانی کراوی داعش لە زیندانەکانی قەسەدا. ئەمە زەنگی مەترسی لە واشنگتۆن و ئەوروپا لێدا. چوارەم، هاتنەدەنگی کۆنگرێس و پرۆژە یاسای پاراستنی کورد. فشاری خۆپیشاندەران و مەترسیەکانی داعش و کۆنگرێسی ئەمریکا هێنایە سەرخەت. سیناتۆر لیندسی گراهام بە خێرایی پرۆژە یاسایەکی توندی بە ناوی پاراستنی کوردە سەیڤ دە کوردی پێشکەش کرد. پرۆژە یاسایەکە هەڕەشەی سەپاندنی سزای تند و وێرانکەری ئابووری دەکردە سەر تورکیا و جۆلانی. پەیامی کۆنگرێس ڕوون بوو، وتیان کوردەکان هاوپەیمانی ئێمەن، لە تێکشکاندنی داعشدا نابێ ڕێگا بدەین کۆمەڵکوژ بکرێن. پێنجەم، ڕۆڵی ئیسرائیل و ڕێگای داود و کۆتایی هاتن بە بێدەنگی. لە سەرەتای هێرشەکاندا ئیسرائیل بێدەنگیەکی تاکتیکی هەڵبژارد. ئەمە زیاتر بۆ تێکنەدانی پەیوەندی ئالۆزەکانی بوو لەگەر ئیدارەی دۆناڵد ترامپ، سەرگەرم بوونی بەبەرەکانی دیکەی جەنگەوە. بەڵام کاتێک تەل ئەڤیڤ هەستی بەوە کرد کە هەژموونی تورکیا و هێزە توندڕەوەکانی وەک حەمەی جۆلانی خەریکە ناوچەکە دادەپۆشێت و مەترسی دروستبوونی هیلالێکی ئیخوانی جیهادی هاتۆتە ئاراوە، ستراتیژی ئیسرائیل بە خێرایی گۆڕا. ئیسرائیل لەوە تێگەیشت کە ڕووخانی ڕۆژئاوا گورزێکی کوشندەیە لە ستراتیژیەتی ڕێگای داود کە پرۆژەیەکی جیۆپۆلیتیکی ئەمنیە بۆ دروستکردنی پشتێنەیەکی ئارام لە ناوچەکە وەکو بربەستێک لە دژی هەژموونی ئێران و ئیسلامی سیاسی سەر بە تورکیا. لەم نێوەندەشدا ڕۆژئاوا وەکو پارسەنگێکی هێز بەشێکی گرنگ لەو ڕێگایە سەیر دەکرێت.
لەو خاڵەوە ئیسرائیل لۆبیە بەهێزەکەی خۆی وەکو ئایپاک لە واشنتۆن خستە کار بۆ پشتیوانیکردنی پرۆژە یاساکەی گراهام و فشار خستنە سەر کۆشکی سپی. لە هەمان کاتدا لە ڕووی هەواڵگری و دیبلۆماسیەوە کەوتە جوڵە و بۆ ئەوەی باڵی تورکیا لە سووریا ببڕێت. شەشەم، لێپرسینەوە لە تۆمبارک و گۆڕانی سیاسەتی ئەمریکا. بە تێکەڵبوونی فشاری شەقامی کوردی و هەڕەشەی داعش و گوشاری لۆبیەکانی ئیسرائیل لە کۆنگرێسی ئەمریکا تۆمبارەکی بانگێشتی لێژنەی کاروباری دەرەوە کرد کە تیایدا ڕوبەڕوو لێپرسینەوەیەکی توندیان لەگەر کرد و پێیان ڕاگەیاند کە سیاسەتەکەی ئەو ئەمریکای خستۆتە بەردەم لە دەستدانی متمانەی هاوپەیمانەکانی و زیندوو بوونەوەی تیرۆر. ئەمە وای کرد ئیدارەی ئەمریکا بە خێرایی هەڵسوکەوتی بگۆڕێت و گلۆپە سەوزەکەی بۆ تورکیا بکات بە گلۆپی سووری تۆخ. بەڵام لێرەدا خاڵێکی شارەوە یەکلاکەرەوە هەیە، ئەویش بڕیارە بێدەنگ و ژیرانەکەی پەکەکە بوو. یەکێک لە گرنگترین ئەو هۆکارانەی کە کەمترین ڕۆشنایی لەلایەن میدیاکان و توێژەران خرایە سەر ئەو هەنگاوە بێدەنگ و استراتیژیای پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بوو. لە ناو گەرمەی ململانێ و فشارەکاندا پەکەکە دوو بڕیاری زۆر ژیرانە و براگماتیکی دا. بڕیارەکانیش ئەمانە بوون: یەکەم، کشانەوەی هێز و کادیرەکانی خۆی لە ڕۆژئاوای کوردستان. دووەم، قەدەغەکردنی هەڵکردنی ئاڵا و بەرزکردنەوەی هێماکانی پەکەکە لە ناوچەکە. ئەم هەنگاوە دەکرێت وەکو یەکێک لە عەقلانەترین بڕیارەکانی پەکەکە سەیر بکرێت کە وەکو قەڵغانێکی دیبلۆماسی خزمەتێکی گەورەی بە دۆزی ڕۆژئاوا کرد. بە درێژایی زیاتر لە 16 ساڵی ڕابردوو تێکەڵکردنی هێماکانی پەکەکە لەگەڵ شۆڕشی ڕۆژئاوا گەورەترین و بەهێزترین بیانوو بوو بە دەستورکیاوە بۆ ڕەوایەتیدان بە هێرشە سەربازیەکانی. تورکیا هەمیشە ئەمەی وەکو کارتی تیرۆر بەکاردەهێنا بۆ ترساندنی کۆمەلگای نێودەوڵەتی گۆشەگیرکردنی کوردانی سووریا. بەم پاشەکشێ تاکتیکیە تورکیا گەورەترین کارتی بەردەستی وە بیانوە سیاسیەکەیشی لەدەستدا. ئەم بڕیارەی پەکەکە کۆتایی بۆ ڕێگریە هێنا کە ساڵانێک بوو لە بەردەم کرانەوەی دیبلۆماسی ڕۆژئاوادا هەبوو. ئەمە وای کرد وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەبێ شەرمکردن و ترسان لە لێکەوتە یاساییەکانی پشتیوانی و مامەڵەی ڕاستەوخۆ و ئاشکرا لەگەڵ هێزەکانی سووریای دموکرات قەسەدەدا بکەن. کەوایە بێبەشکردنی تورکیا لەم بیانوە ڕۆڵی گەورەی بینی لەوەی ئەنقەرە ناچار بکرێت بەکشانەوە. گرنگترین پرسیارێک کە مەبەستی ئەم بابەتەی ئێمەیە ئەوەیە: بۆچی تورکیا پاشەکشەی کرد؟ لە ڕاستیدا کشانەوەی هێزەکانی تورکیا لە سەرەکانی تەنیا بڕیارێکی سەربازی سادە و کتوپڕ نەبوو، بەڵکو ئەنقەرە بە تەواتی ناچار کرا لە بەردەم شەپۆڵێک لە فشاری فرەڕەهەند و وێرانکەردا چۆک دابدا بە جۆرێک مانەوەی هێزەکانی لە ڕۆژئاوای کوردستان کردا کارێکی تەواو مەعاڵ و پڕتێچوو. لەلایەکی کەوە ڕوبەڕووی گەماروی خنکێنەری ئابووری و هەڕەشەی توندی کۆنگرێسی ئەمریکا بۆ سەپاندن و جێبەجێکردنی سزای قوڕس وەکو بڕینی مامەڵە نێودەوڵەتیە بانکیەکان و سزادانی ڕاستەوخۆی بەرپرسە باڵا کاربەدەستەکانی تورکیا. ئەم هەنگاوانە بوونە هۆی ئەوەی ترس و دڵەڕاوکەی باڵ بەسەر بازاڕەکاندا بکێشێت و بەهای لیرەی تورکی بگاتە لێواری داڕمانێکی یەکجاری و مێژووی. بەو پێی ئابووری تورکیا بە هیچ شێوێک بەرگەی ئەو شۆکە گەورەیە نەدەگرت مەترسی داڕمانی ناوخۆیی لێدەکرا. لە پاڵ ئەمەشدا فشارە شاراوە و قوڵەکانی ئیسرائیل و وڵاتانی ڕۆژئاوا ڕۆڵێکی یەکلاکەرەوەیان بینی. جوڵە و تێکەڵبوونی هێزی دیبلۆماسی ئیسرائیل بۆ پاراستنی بەرژەوەندیە استراتیژیەکانی خۆی لە ناوچەکە و بە تایبەتی لە پرسی ڕێگای داوت هاوکات لەگەڵ پشتێکردنی تەواوەتی وڵاتانی ئەوروپا و گرتنەبەری ڕێوشوێنی کردداری وەکو ڕاگررتنی فرۆشتنی چەک و تەقەمەنی بە ئەنقەرە وای کرد تورکیا لە ئاستی نێودەوڵەتی بە تەواتی پەراوێز بخرێت و گۆشەگیر بکرێت. سەر ئەنجامی یەکگرتنی ئەم قەیرانە ئابووری و ئەو گەمارە و دیبلۆماسی و سەربازیە بژاردەیمانەوە لە سەرەکانی بۆ تورکیا خستە خاڵی سفرەوە. ناچاری کرد بۆ ڕزگارکردنی خۆی لەو گێژاوە گەورەیە ملی ڕێگە بە پاشەکشە بگرێتە بەر. کەوایە ئەوەی لە ڕۆژئاوای کوردستان ڕوویدا سەلمێنەری ئەو ڕاستیە کاتێک بەرژەوەندی ئەمنیەکانی ئەمریکا و تەلارسازیە جیۆ پۆلۆتیکیەکەی ئیسرائیل وەکو ڕێگای داوت و بەرخودانی بێوێنەی کوردان یەک دەگرن دەتوانن دەسەڵاتی جێبەجێکردنی زلهێزترین وڵاتیش
ناچار بە گۆڕینی سیاسەتەکانیان بکەن.